بە تەنها جێی مەهێڵن ئەم شەو زریان دەیچێنێت تەموو مش دای دەپۆشێت مانگە شەو دەیڕفێنێت بەتانیا جێم مەهێڵن ئەم شەو زریانم چێنێ ئەم شەو زریانم چێنێ هەر کاتێک گوێمان لەم هۆنراوەیە دەبێت ڕاستەوخۆ مەرگەساتی هەڵبجە و شانۆنامەی مەرگ و هاوار و فوغانی هەڵبجەیەکان لە کیمیا بارانەکەدا دێتەوە بەرچاوی هەمومان. هەڵبجە ئەو زامە ساڕژ نەکراوەیە لە شعری شاعرانی کوردیدا پانتایەکی فراوانی داگیر کردووە. ڕەفیق سابیر شاعری ناوداری کورد و نووسەری لاوکی هەڵبجە یەکێکە لەو قەڵەمە دیارانەی بۆ هەمیشە لە یادەوەری هەڵبجەیەکاندا دەمێنێتەوە. ئەگەرچی لاوکی هەڵبجە لەلایەن هونەرمەندانی کوردەوە بە ئاوازی جۆراوجۆر کراوەتە گۆرانی و وەک سمبولی کارە ساتەکە بە شێوەیەکی فراوان بڵاو بۆتەوە. بەڵام نووسەرەکەی نیگەرانی خۆی لە دەستکاریکردن و شێواندنی شارەکەیدا ناشارێتەوە و لە ڕوونکردنەوەیەکدا ئاماژەی بەوە کردووە کە شارەکەی لەلایەن نووسەرێکی ڕۆژهەڵاتیەوە شێوێنراوە و هەر بەو شێواویەش بە ئاواز و گۆرانی گوتراوەتەوە. دکتۆر ڕەفیق سابیر لە ساڵی 1950 لە شاری قەڵازێ لەدایک بووە. قۆناغەکانی خوێندنی سەرەتایی و ناوەندی هەر لە قەڵازێ تەواو کردووە و لە ساڵی 1974 لە زانکۆی بەغدا کۆلێژی ئەدەبیات بەشی زمانی کوردی تەواو دەکات. ئەم نووسەر و شاعیرە ناودارەی کورد لە ئێستادا دوور لە خاک و نیشتیمانی وەک هەڵبجەیەکان شار بەردباران دەکات و بە کەژاوەیەک لە گوڵ و مشتێک پەلکە زێڕینەوە زەماوەندی خوێن دەگێڕێت. مانگە شەو دەم ڕفێنێ مانگە شەو دەم ڕفێنێ مانگە شەو دەم ڕفێنێ